شيخ محمد متولي الشعراوي مفسري قوري قرآن دفرمي إن لم تحصل على ما أردت يوما فلا تقل من سوء حظي. ئەگەر هاتوو لە ژیانتدا لە ڕۆژگاری تەمەنتدا شتێک بە دڵی تۆ نەبوو، ئاواتێکت نەهاتە جێ، خۆزگەیەک کە ساڵانێک خۆزگەی بۆ دەخوازی بە ئامانجی دڵی تۆ نەگەیشت و بۆت نەبوو، جا ئەوە هاوسەرگیری بێ، بوونی منداڵ بێ، خوێندن بێ، هاوسەری باش و بەڕێز و بە حورمەت بێ، ئەگەر پێی نەگەیشتی مەڵێ بەڕاستی بەدبەختم، مەڵێ شانسم پێی نییە و ئەوە بەختی من نییە بۆ من ببووایە. لە جیاتی ئەوە مەڕوخێ و بڵێ لعل الله أراد للأفضل، بەویستی خوای گەورە خوا لەوە باشتری بۆ داناوم، خوا بۆ خۆی دەزانێت لەوە باشتری بۆ داناوم کە دڵی من ئاواتی دەخوازێ. وعسى فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. دڵنیابن زۆر شت هەیە لەم ژیانەدا دڵی تۆ زۆر پێی ناڕەحەت دەبێ، مەحزونت دەکا، خەمبارت دەکا، بەڵام دڵنیابە لە پشتیەوە خێرێکی گەورە هەیە.